پێم وابێ هەموو خەڵکی کوردستان و هاوزمانانی ئێمە تێدەگەن لە بارودۆخێکە لە یەک ساڵی ڕابردووە لە فەڵەستین و لە غەزە و لە ئەو ناوچانە ڕوویداوە و بەتایبەت لە ساڵ لەمە پێش ئەو هێرش و پەلاماردانەی کە ئیسرائیل کردیە سەر غەزە بەهەرحاڵ وێنە و سیمای دەسەڵاتێکی فاشست و سەرکوتکەری کەمیۆنەی لە مێژووی خۆیان بەڕاستی هێناوەتە بەرچاومان و کاری گەیاندووە بە کاتێ دەیان هەزار ئینسان بێتە قوربانی ئەم بارودۆخە. بەجیوێکی ترە هەر ئەم بارودۆخە بۆتە دەرفەتێک بۆ سەر لە نوێ ئەبدەیتکردنەوە و قسەکردنەوە لەسەر مەسەلەی فەڵەستین و کێشەی فەڵەستین و کێشەی خەڵکی فەڵەستین. بەڵام لە واقع حاڵە خودی ئەو بەردەوامبوونی جەنگ و سەرکوتکەریە بە جۆرێکە خەڵکی لەم ناوچەنە تەنیا فریای خۆپاراستنی ژیانی دەکەوێت. بۆیە لە بارەوە بەهەرحاڵ چەند هەنگاوێک لە مانگەکانی ڕابردووان نرا بۆ ئەوەی کە بتوانێت لە شکلێکی جیاوازە لە شکل و فۆرمێکی تایبەتترە بتوانێت دەنجێکی نێودەوڵەتی یا لایەنی کەم دەنجێک کە حیزب و ڕێکخراوەکرێکار و سەندیکاکان و ئازادی خوازانی ناوچەکەی خۆرهەڵاتی ناوەڕاست بگرێتەوە بە جۆرە پلاتۆرمێکی جیاواز بەدەست بهێنن بۆی کە بتوانن دیفاع لە مافی خەڵکی فەلەستین و لە ژیان و گوزەران و ئەمنیەت و ئاسایشی خۆیان بکەن. و ئەمە دەرفەتی خوڵقان بۆ ئەوەی دیالۆشی لە نێوان حیزب و ڕێکخراوەکانە لەم تقریبا زیاتر لە 25 وڵات یان با بڵێن 25 ڕێکخراوە حیزبی سیاسی لەم ناوچە بەهەرحاڵ کۆبەندیشیان کرد لەسەر کار و ئەولیاتەکانی خۆیان بە لە بەرچاوکردنی بارودۆخی ناوچەکە و لە بەرچاوگرتنی ئەو هێرش و پەلامارانەی کە بۆ خەڵکی غەزە و فەلەستین دەکرێت و ئەوەی کە گرنگە تێیدا جارێکی کە پێداگری لەسەر ماف و داواکاریەکان و چارەنووسی خەڵکی فەلەستین لەم ناوەدا نەبێ بەژێ بردومان و بەژێ کوشتار و بەژێ قەت و ئامەکان کە لەم ساڵە پەرەی پێدراوە دەنجێکی جیاواز دەنجێکی ئازادی خوازان ناوچەکەی ئێمە بەرز بووە بە هەرحاڵ بە شێوەیەک لەو فلاتفۆرمی کاتوانم بڵم لە ڕابردووە ئەم جۆرە کار لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کەم بەدی ئەکرا یا ڕەنگە بەڕاستی بەدی نەکرێت چونکە ئەو کاری کە تا ئێستا کراوە تەنیا هەنگاوی یەکەم بووە بۆەوەی کە بتوانێت پەل بهاوێ وەکو لە پێشتی بەرنامەکە ئیشارەتان پێکرد بۆ ئاسێکی نێودەوڵەتی و حیزب و ڕێکخرا و لایەنە نێودەوڵەتەکان بکەنە تەرەفێکی قەزیەکە بەتابەت ئازادی خوازانی دنیا بکەنە تەرەفێکی قەزیەکە بۆ فشارهێنان چ بۆ سەر ئیسرائیل و چ بۆ سەر ئەمریکا بۆ دیاریکردنی چارەنووسی ژیانی خەڵکی فەلەستین و ئەو نائەمنیەتی کە بەرۆکی بە ئەو خەڵکە کردووە. بۆی لەم بارەوە گرنگی ئەم بابەتە لە ڕاستیە هەر لە هەنگاوی یەکەمە کە تۆ 25 حیزب و ڕێکخراوی سیاسی لە دەوری ئامانجێکی هاوباش بۆ ئەمنیەت و ئاسایشکردنی خەڵکی ئەم ناوچە بۆ ڕاوەستانی جەنگ بۆ ڕاگررتنی ماڵوێرانی بۆ ڕاگررتنی ئاوارەبوونی ئەو خەڵکە و بۆ بەڕسمیە ناسینی مافی چارەنووسی ئەو خەڵکە هەنگاوێکە دەکرێت بڵێم مایەکی زۆر گرنگ و برچاوی لەسەر دارێت و ئەکرێ ئەم هەنگاوە بێ بە دەستپێکی کارێکە ئەم قەزەی فەلەستینە جارێککە لە ئاسی نێودەوڵەتیە بەهەرحاڵ سەر و سامانی یا ئاڵوگۆڕە بەخۆی ببینێت کە بتوانێت دوجار سەرباری ئەم ماڵوێرانکردن و کوشت و کوشتار و فاشزمی کە لە ناوچەکە هەیە بابەتی و وەرەقە و مەسلەی دیاریکردنی چارەنووسی خەڵکی فەلەستین بێنێتە سەر مەیدانەوە بۆیە بەهەرحاڵ ئەگەر ئەمە هەنگاوی یەکەمە بە بڕای من هەنگاوەکانی کە لە ئاسی نێودەوڵەتیە ئەتوانێت ئەمە بکاتە سەکۆیەک بۆ خاتریەوەی کە بتوانێت لە ئاڵوگۆڕەکانی ناوچەکەتە وەکو هێزێکی جیاواز یا وەکو هێزێکی سێهەم بەشداری لە دیاریکردن و ئەمنیەت و ئاسایشی خەڵکی فەلەستین و ناوچەکەدا بکات. ئەمە شتێکی تازەیە نوێیە جیاوازە وەک خۆشت ئاماژت پێداکە منیش بیانی پێشتر لەم جۆرم نەبینیوە ئەتوانێت چی شتێکی جیاواز بکات بە بەراورد بە و نمونانەی تا ئێستا بۆ نمونە قەزەی فەڵەستین لە ئاستی جیهاندا قسەی زۆری لەسەر کراوە هەوڵدراوە بزوتنەوەی جۆرا و جۆری بۆ بێتە ئامانجەوە جیاوازی ئەمە لەگەڵ ئەوانی ترچیە لە ڕاستیە بناجانێکی لە بنچینەترین جیاوازەکان ئەوەیە هەرچی شتێک هەبوو بێ لە پەیوەند بە مەسەلەی فەڵەستینە لە ئاستی وڵاتانی زلهێزی دنیا بووە لە هاسی ئەو تەرەفانە بۆ کە بەهەرحاڵ خۆیان بە زۆرێ بەشێ بوون لە تراژیدیاکە و لە کوشت و کوشتاری خەڵکی ناوچەکە و بە زۆر لە جۆرەکان ئەو هەوڵانەی پێشوو
حتا ئەخی شتێک کە بەرچاو بێکە 95 بوو لە ئۆسلۆ ئەو با بڵین دانوساتێ یاخۆت ئەو کۆنگرەیەکرا هەمویان ئەومان بۆ دەرەخەن کە تا ئێستا شێواز و مۆدیلی کارکردن لە ئاسی نێودەوڵەتیە بارحال بە فلترێکا ڕۆشتووە کە هێزەکانی دنیا دواتار قسەی خۆیان بکەن بەڵام ئەگەر ئێمە لە دوای هەوڵەکەی ئۆسلۆوە تەماشاکەین دوای زیاتر لە 30 ساڵ ئەم کێشەیە ئێستا قوڵتر نائینسانیتر کوشت و کوشتارێکی فراوانتر قەتعامێکی زیاتر نامنتەریکردنی ژیانی ئەم خەڵکە زۆر لە ئاسێکی گەورایە بۆیە گرنگی ئەم هەوڵە ئەم تێکۆشانە لەوەدای ئێستا بە زۆرە لە خوارەوە نەقاباتی کرێکاری ئەحزابی سیاسی بەرێکی ڕادیکاڵ و ئینسان دۆست دەیانەوێت ئەو جەبهەیە دروستکەن کە بتوانن تەسیریان لەسەر ئاڵوگۆڕەکانی نەکەر ئەوەی کە بڕیان لەسەرەوە چیە درێ لەسەر ڕووداوەکانی ناوچەکە ئەم بابەتەوە ئەم هەنگاوە بۆ خۆرڵاتی ناوەڕاست بۆ معنایە کە ئەتوانی بڵین تازەیە کە سیاسە لە ناوچەکەی ئێمە بە کوردستان و عێراقیشەوە هەمیشە ئاوا بووە تۆ بێ لەگەڵ ئەمریکا قسە بکەیت تۆ بێ لەگەڵ وڵاتانی ئەوروپا تۆ بێ لەگەڵ جنێڤا تۆ بێ لەگەڵ هەندێک ئۆرگانی نێودەوڵەتیە دوجار ئەم وڵاتانی نێودەوڵەتی نائەمنکردنیش خەڵک ملیۆنەها ئینسان پەنابەر ملیۆنەها ئینسان برسی و ڕەشوڕوود شەڕی 20 ساڵی ڕابردوو لەسەر دەستی ئەوان لە ڕێگەی ئەوان لە فلتەری ئەوان لە نەخشە و پلانەکانی ئەوانەوە چووە باشە بۆیە ئەگەر بێت و ئەم حرەکەتەیە فراوانتر بێتەوە لەو ئاستەیە کە ئێستا ئێمە ئەبینین جوڵانەوەیکی بەهێزی نەفرەتکردن و محکومکردنی خەڵکی ئەوروپا و ئەمریکا هەیە سەبارەت بە ئەو کشت و کوشتاری کە لە وڵاتی ناوەڕاست و بەتابەت لە فەڵەستین دەکرێت ئەمە ئەتوانێت نوعێ لە هاوکێشەیەکی تازە بێ بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی ئەو خەڵکە و یا ئەو ناوچە دیاریکراوە هەبێ طبعا ئەحزابی سیاسی لە فەڵەستینە هەرچی هەوڵێ بکەن ئەوان دەرگیرن لەگەڵ دەسەڵاتێکی فاشستە بەڵام ئەگەر ئەم هێزی سێهەمە بێتە مەدان لە ئاسێکا کە ئەم هەنگاوە وەکو تەنیا سەرەتایە تەماشاکەین ئەگەر ئێمە دەیان حیزبی سیاسی وڵاتانی ئەوروپا دەیان نقاباتی کرێکاری و سەدان ڕێکخراوە حیزب و منەظەمات لە ئاستی نێودەوڵەتیە بهێنە پێشتی ئەم هەنگاوەوە بە بڕوای من ئەتوانێت بچێتە ناو جەنجێکەوە کە وەک تەرەفی سێهەم بارها بتوانێت بەشداریکردن بێ و فشارێکی نێودەوڵەتی بێنێ هەر ئێستا لە وڵاتانە سەدان هەزار و ملیۆنەها ئینسان خۆپشاندانەکەن ناڕزایەتیەکەن لەسەر شەقامان داوای ئەمنیەت و ئاسایشی ژیانی مناڵان و ژنان و خەڵکی ئستەم دیدەی ناوچەکەکەن بۆیە گرێدانەوەی ئەم دوو هەوڵە پێکەوە و بە زۆرێ جوجان بنەمایکی فراوان دروستکردنی لە خۆڵاتی ناوەڕاستە بێتە ئەو دەستپێشکەری کە ئەم جوڵانەوەی بێتە تەرەفی قەزەیەکە لە ئاسی نێودەوڵەتیە تا ئێستا یا لە بینی بەهەرحاڵ ئەحزابی سیاسی فەڵەستین و حکوومەتی ئیسرائیلە جێبەجێکراوە کە بە تەلەبدارەتی ئەمریکا یا ئەو وڵاتانەی کە بە جۆرێک لە هەر تاریخێکی جیاوازە قسەیان لەسەر کردێ خۆیان بەشێبوون لە تراژیدیایە کە بەسەر خەڵکی ناوچەکە هێنانە بەڵام ئەمە لەلایەکە تۆ حیزبی سیاسی نەقاباتی کرێکاری کە ملیۆنەها خەڵق نوێنەرایەتیەکە یعنی دەنگی خوارەوەی کۆمەلگای بەشەریە وەلەکلایەکە کە ئەم زووتەوە خۆی لە ئێستا هەیە گرێدانەوەی ئەبێتە فشارێکی گەورە ئەتوانێت کاریگەریشی بەرچاوی هەبێ ئێمە لە بیرمان لە ساڵی 2023 لەسەر مەسەلی لەدانی عێراق بە ملیۆنەها ئینسان هاتنە سەر شەقامەوە یعنی ڕۆژی وا هەبوو 15 بۆ 20 ملیۆن ئینسان لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هاتنە سەر شەقامەوە و لە درێژەی خۆیان بەرحاڵ ئەم منهەجە و ئەم نوع دەست بۆ بردنە ڕەنگە بۆ شتەیە بگا کە بتوان مداخلاتێک و کاریگەریەکی زۆر گەورە فراوانیان لە سەر چارەنووس و ئەمنیەت و ژیان و گوزەرانی خەڵکی فەڵەستین هەبێ و بۆ معنایە چ هەنگاوێکی تازەیە چه کاریگەریەکی بەرجەستە ئەدوان دابنێت لەسەر دیاریکردنی مافی چارەنووسی و خەڵکە نمونەیەکی تر پرۆژە یاسای ئاڵوگۆڕ لە مادەی 188 یاسای عێراقدا کەمپینێکی فراوان بەڕێکەوت بۆ بەرپەرشدانەوە و ڕێگری لەم پرۆژە یاسایە لە هەفتەی ڕابردووە بوو کە پشتیوانێکی بەهێز هاتە پشتی ئەمە کە یەکێتی ئەوروپا بۆ چوونی خۆی سەبارەت بەمەدایە عێراق و لەگەڵ ئەوەدا نەبوو کە ئەم پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت لەسەر ئەوەش ئەگەر یەک دوو شەمان بۆ بڵێیت دەڕاتیا ئەم هەنگاوەش بە هەمان شێوە ینی خۆی ئێمە ئێستا دەست بەکاری جوڵانەوەیەکین حرەکەیەکین کە ئەو هێزە نێودەوڵەتیە بارها بتوانێت کاریگەری هەبێت بەڵام لەم بارەیانەوە هێزێکی لە وڵاتانی ئەوروپا و ئیتحادی ئەوروپی بۆ خۆی تەرەفێکی قەزەیە هەم لە ئەوزاعی سیاسی ناوخۆی عێراق و ئەمنیەتی ناوخۆی عێراق
و هەم لەو ئاڵوگۆڕانەی کە بە زۆری لە نێو دەستگا ڕسمیەکانی حکوومەت و دەسەڵاتە قسە ئەکا مداخەلە ئەکا و مداخەلاتەکانی لە مەقطعی جیاوازە ئەتوانێت کاریگەری خۆی هەبێ و کاریگەری خۆی هەیە. طبعا ئەوەی کە ئێوە ئیشارەتان پێکرد تەنیا هەنگاوێک بوو کە هەرسوڕاوانی ئەم جوڵانەوەیە سەرنجام تەواوی ئەو بەڵگەنامانە تەواوی ڕاگەیاندنەکان تەواوی ئەو کارانە تەواوی ناوی ئەو کەساتیانی کە پشگیریان لەم جوڵانەوەی کردووە بە ئیتحادی ئەوروپایان گەیاندووە و لە ڕاستیە لە ئیتحادی ئەوروپاش خۆی ئەم دەست پێشکەری حیزبە چەپ و ڕادیکاڵەکان بوو لە ئاسی پەرلەمانەدا پەرلەمانەکان و شخصیاتی جیاواز و دواتر توانیان کاریگەری لەسەر کۆی پەرلەماندا بنین کە ئەوان یاداشنامەیەشیان نووسی ڕوبەڕووی حکوومەتی عێراق و حکوومەتی فدرالی عێراق و لەوێ تێیدا ناوەڕۆکی تەواوی ئەو شتانەی کە کۆنگرەی ببووە تەحالفی 1970 ئاماژەی پێکردووە بەرحاڵ دووپاتی کردوەوە تەکیدی کردوێتەوە بەتابەت ئەوەی کە ئەوان زۆر گرنگی پێ ئەدەن چارەنووسی مناڵان و ژنانە و ئەو بێحورمەتی با بڵێم سوکایەتیکردنە یاخۆ ئەو تەجاوزە حتا ئەو تەجاوزە جنسیەی کە بە مناڵان و بە چارەنووسی مناڵان دەکرێت ئەمەی محکوم کردووە و خوازیاری ئەوەیە کە بە هیچ جۆرێ ئەو پرۆژەیە کە بە ناوی هەموارکردنەوەی یاسای ئەحوال شخصیە ڕەت بکرێتەوە پەسەند نەکرێ و بەهەرحاڵ ئەو جۆرە ڕەوەندە ئەتوانێت مەترسێکی گەورە لە بەرابەر بە چارەنووسی خەڵکو و بە چارەنووسی کۆمەلگای عێراق و ژنان و بەتابەت مناڵانە بێتە پێشەوە بۆیە ئەوان جیاواز لەوەی کە داکۆچیان لە ماف و هەوڵ و تەقەلای هەموو ئەو ئینسانانە و هەموو ئەو ئازادی خوازانەی کە لە عێراقا کردووە بۆ خاتی ئەوەی کە ڕاوەستنەوە بەرابەر بەمە هاوکات توانێتی تەسیری لەسەرەوە ژوێ کە پێشاری بکەن حکوومەتی عێراق نابێت ڕێگە بەم مەسەلەدا و من حەزەکەم هەرێرا بەڕاستی ئەوە ئیشارە پێ بکەم کە ئەمە کاردانەوەیکی یەکجار گەورەی هەبوو لەلایەن حیزبە تەرەفەکان و حیزبە شیعەکان و نیگەرانێکی تا ئەو حەدە دەرچووە کە بە زۆری وەکو فتوادانێکی ئەوەیان داوە کە نابێ ئەم بابەتە ئەم بەحسانە قسەی لەسەر کرێ چاپێکوتنی لەسەر کرێ و هەتا ئاگاداری مەجموعەیە لە شخصیان لە بابلین کەسانی یاسایی لە هەسوڕەوانیان کردوێتەوە کە ئەم مەلەفە بێداخلێت و وڵاتانی دنیا حەقی دەخالەتگرتنیان نیە بەم بەهانەوە کە وڵاتانی دنیا حەق و مافی دەخالەتکردنیان نیە لە مەسەلەی ناوخۆیەکانی عێراقا لە کاتێکە لە ڕاستیە ئەمە یەکەم جارە لەلایەن ئەم هێزانەوە نارە لەلایەنە حکوومەتی عێراقەوە بەگشتی قسەیە لەسەرەوە کرێ کە نابێت دەخالەت کرێت ئەمە ئەومان بۆ دەرەخا بەڕاستی ئەم هەوڵەی کە دراوە ڕێک بە هەمان پرۆسە و بە هەمان ئاقالە ئەڕوە ئێستا دەستی ئەم بەرەیە ئاوڵەیە بۆ ئەوی کاری گەورەتر بکات ئەگەرمانە کۆکەینەوە ئەهمیەتی ئەم کارە نێونەتەوەی یانە ئەم پشتیوانە ئینتەرناسیۆنالیستیانە لە بزوتنەوەی ئەوەی کە بەرپەرشدانەوەی مادەی 1970 بۆ پشتیوانی لە خەڵکی ئیسرائیل و هەتا وەکو دوایی ئەهمیەتی کاری ئینتەرناسیۆنالیستی لە چیدایە؟ ئەم مەوجە و ئەم جوڵانەوەی کە تا ئێستا بەم شێوە ئەگەر ئێمە ببینین لە یەک ساڵی ڕابردووە چەند مەسەلەیەکی بەم شێوە هاوکات هەبووە بۆ نمونە لە دەورەی پێشوە لەسەر مەسەلەی مامۆستایان و ناڕزاتەکانی مامۆستایان شتێکمان پێڵەن ئەویشەوەی کە هێزەکەی ئەتوانێت کاریگەریەکی جیاوازی هەبێت ئەحزابی سیاسی دەستەڵات هەرێم حکوومەتی عێراق هەمویان لە بەو شکل و شێوازە فێربوون و عادەتیان گرتووە کە ڕێکەوتنی نێوان حیزبەکان ئەتوانێت چ کاریگەریەکیان هەبێت پەرلەمان ئەڵێ چی دوجار حکوومەت ئەڵێ چی فڵان وەزارەت ئەڵێ چی بەڵام ئێستا ڕاستڵەشیون بەوەی کە ناتوانن لە پشتی هێزە نێودەوڵەتیەکان لە پشتی ئەو پرۆتۆکۆڵانی کە خۆیان واژویان کردووە لە پشتی ئەو دەنگە ئازادی خوازانی کە ئەتوانێت لە هەموو جوڵانەوەکانی ئاسی سەرتاسەری دنیا کاریگەری خۆی هەبێ بەمە ڕاستڵەشیەوە بەمە نیگەرانیشی گەورەیان تێبووە بۆیە بە بڕوای من بۆ ئێمە بەرەی ئازادی خوازان بۆ ڕێکخراوەکەی ئێمە هەموو ئەو ڕێکخراوانەی دیفاع لە خواست و داواکارەکانی خەڵکی کوردستان و عێراقەکەن دروست ئێبە ئەمەم چەکەیە فراوان بکەینەوە ئەوەی کە لە پەرلەمانی ئەوروپا کراوە هەر ئێستا ئەترێک نمونەیەکی بەرجەستە بێ تەواوی ئەو ماتریاڵانەی کە تا ئێستا ئێمە بە ئینگلیزی ئیشمان لەسەر کردووە بەدەستی هەر حیزبێ سیاسی هەر گروپێ هەر کەسایەتی و کۆڕووکۆمەڵێ لە ئەوروپا بکە بۆ ئەوی لە ئاستی وڵاتەکانیشە ئەم فشارە گەورە و گەورەتر و گەورەتر بێتەوە لە عاقڵە چونکە ئێستا معلوم بوو کە حکوومەتی عێراق حکوومەتی بەرحاڵ ئەحزابی شیعە بەمە نیگەرانیەکی یەکجار گەورەیان ڕوبڕوو بۆتەوە و بۆیە بۆ ئێمە گرنگە بۆ ئەم بەرەیە گرنگە ئەم جۆرە
لە کار و لە فعالیت و هەڵسوڕانی سیاسی بکاتە بەشێ لە منهەج و تاکتیکی خۆی و حتا هەندێ مەسائل هەیە کە ئەتوانێت لە ڕووی استراتیژیشەوە ئەو هێزە چۆن ێنیتە مەیدان ئەمە کارێک و پایەیەکی بەردەوامی کاری ئێمە بێ جوڵانەوەی ئێمە بێ ناڕزایەتیەکانی ئێمە بێ چونکە بەرحاڵ زۆر مەسائل هەیە لە کۆمەلگەی عێراقا کە خودی خۆیان حکوومەتی عێراق لە ماوەی 50 دوای 1950 4 بۆ 5 پرۆتۆکۆل هەیە کە دیفاع لە ژنانەکە لە مناڵانەکە لە حقوقی ئینسانەکە و لە ڕێکخراوبوونەکە زۆرێ لەم مەسائلانە ئەپدەیتکردنەوە و هێنانە مەیدانی ئەم هێزن نێودەوڵەتیە دەواازەیەشی کەیە کە تا ئێستا کەم دەسی بۆ ببراوە یعنی بە ئیسtisنا ئەم ڕێگەیە دەسی بۆ ببراوە بۆی ئەتوانێت ئەو کاریگەری هەبێت دوجار لەسەر ئەو بڕیارانە لەسەر ئەو هاوکێشەیی کە لە نێو ئەم دوو بەرەی جەنگا هەیە تەحالوف کە بۆ خۆی لە ئاسی سەراسەری عێراقا هەیە بتوانێت بنهەج و بەرنامەکانی ئەوان بەهێزترکە من لێرە جێی خۆیەتی ئەوەش بڵێم لە ڕاستیە ئەم دەستپێشکەریە لەلایەن تەحالوفی 1970 سلێمانیەوە بەرهەم هاتووە و ئێمە هەر لێرەوە بانگەوازی هەموو ئەو ئازادی خوازانەکەین لە ئەوروپا کە بتوانن هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەم دەستکەوتە بارها بتوانن لە ئەحزابی سیاسی و نەقاباتی کرێکاری و هەرچی زۆرە ڕێکخراوێکەیە کە بە زەڕێیە دیفاع لە حورمەتی ئینسان لە مافی مناڵان و ژیانەکە بەرهەبتوانی ئەم کەمپین و ئەم جوڵەیە فراوانتر کەینەوە بۆ ئەوی ئەم بەرەیە هەتا ئێستا جەنگەکەی هاوکێشەکەی ڕاکردووە جەنگەکەی نەدۆڕاندووە نیگەرانێکی گەورە هەیە پەلاماردانی هەڵسوڕاوان هەیە هێرشکردنە سەر هەڵسوڕاوان هەیە تهدیدی مەرگ و کوشتار و ترۆری هەڵسوڕاوان هەیە و حتا کەسانێ ناچار بوون بەوەی کە بەغاجێ بهێڵن بەڕاستی ئەگەر ئەم هاوکێشەیە بێتە ناو مۆزوعەکە و بەرحاڵ ئەم توانێن نەکەن پاشەکشە بەو تهدیداتە بکە هەتا ئەو با بڵێن هەموارکردنەوەش وەکو لە یەکەم نامەی یادداشتنامەی وڵاتانی ئەوروپا هەیە بەرحاڵ ئەمە بێتە سەکۆیەکە دەیان حیزبیکە دەیان ڕێکخراویکەی لاسی نێونەتەوەیە بەرحاڵ بێتە پشتی ئەم کارەوە ئەمە ئێمە جوڵانەوەکەی ئێمە بەرەی ئازادی خوازی دەنجی ناڕازی خەڵکی کوردستان و عێراق لە هەموو بوارەکانی هەوڵ و تێکۆشانی خۆیان بەهێزەکە بۆ ئێمە هیوایەکی زۆر گەورەیە بۆ هەموو ئەو هەڵسوڕاوانەی لە هەر بوارێکە بتوانن ئیشکەن ئەم چەکە بە بەردەوامی ئەپدێت بکەین و ئیشی لەسەرکەین